ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناو ڕۆتۆفیقم لە ئەڵقیم شووی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر دابەزاندنی دەسەڵاتەکان و گرنگجیدان بە کەرتی کشت و کاڵ. ئەمڕۆژ حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکی پەسەند کرد کە پرۆژە یاسای سەرپەرشتیکردنی پرۆژەکانی کشت و کاڵە. دیارە لە چوارچێوەی پێشخستنی بواری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵەکانی حکوومەتی هەرێم و جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە ڕستقوبات تاڵەبانی بۆ دابەزاندنی بەشێک لە دەسەڵاتەکان بۆ ئەوەی کە کار و پرۆژەی کشت و کاڵی لە بوارەکانی کشت و کاڵ سەرچاوەکانی ئەو بوارانەی کە ئەتوانرێت وەبەرهێنانی تیا بکرێت لە کشت و کاڵدا ئەمانە دەبێتە هۆی پێشخستنی کەرتی کشت و کاڵ و ئاودێری و هەروەها بژانەوەی ئەو کەرتە لە هەرێمی کوردستان و ڕەخساندنی زۆرترین هەلی کار بۆ گەنجان و بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجی چییە لە دابەزاندنی دەسەڵاتەکان؟ هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر و هەمویانەوە بە ڕێزقوبات تاڵەبانی لەو بوارەدا چۆن هەڵەسەنگێنرێت بۆ پێشخستنی کەرتی کشت و کاڵ. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕزگار حەمەد ڕاوێژکاری وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمانە. بەخێر بێ کاک ڕزگار، سوپاس دەکەم. پیرۆزی شەم پۆستە نوێ و زۆر سوپاستان دەکەم و سڵاو لە بەڕێزتان و سڵاو لە بینەرانی کورساتی عزیز. سەرکەوتووی ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم، ینی باز لە دابەزاندنی دەسەڵاتەکانەکرێت بۆ خوارەوە بۆ ئەوەی کە ئیشوکارەکان بە تەواوەتی بە دیاریکراوی لە بواری کشت و کاڵ و پێشخستنی ئەو کەرتە لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بڕۆ. ئەگەر کرێز جەنابەت ینی ڕوونکردنەوەک لەو بارەوە بدەیت، ئامانجی دابەزاندنی ئەم دەسەڵاتانە بۆ چییە؟ بۆ پێشخستنی کەرتی کشت و کاڵە و هۆکاری دیکەش هەیە لە پشتەوە؟ دیارە سەرەتا زۆر سوپاس. کەرتی کشت و کاڵ هەمومان نەزانین کەرتێکی حەیوی و زۆر زیندووە و یەکێکە لەو کەرتە گرنگانەی کە لە ئێستا ئەتوانم بڵێم لە 120 دانیشتوانی هەرێمی کوردستان ڕووی کردوێتە کەرتی کشت و کاڵ. ئەمە لە بنەمای لەسەر ئەساسی لەسەر ئەساسی وەبەرهێنان لە زەوی کشت و کاڵیە و کارکردن لەسەر زەوی کشت و کاڵی و بەرەمێنانی کشت و کاڵ بووە. بۆیە لە هەوڵە گرنگەکانی و لە ڕاستپاردەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کاقوبات و بە هەماهەنگی و لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی وەزیر بڕیاردرا بە دەسەڵات بە دابەزاندن و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ فەرمانگە و بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵەکانی پارێزگاکان لە پێناوی یەک کەمکردنەوەی ڕۆتین، دوو بەرەو پێشبردننی ئەم کەرتە بەهۆی تەرخانکردنی زەوی و چێرسەری کێشەکانی زەوی و گرێبەستی کشت و کاڵی کە هەموو ئەمانە جاران ئەهاتەوە ناو مەرکەز و ئەمە یەکێک بوو لەو هەنگاوە گرنگانەی کە بەستڵەکی مرکزیەتی لە ناو وەزارەتی کشت و کاڵ توانندەوە کە وەزارەتی کشت و کاڵ هەنگاوێکی زۆر حەکیمانە و جدیانەینا بۆ ئەوەی کە بتوانێت لێرە بەدواوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پارێزگاکانی خۆیان بتوانن پرۆژەکانیان جێبەجێ بکەن و بتوانن کێشەی زەوی چارەسەر بکەن و بتوانن کێشەی گرێبەستی کشت و کاڵی و هەڵۆشانەوەی گرێبەستی کشت و کاڵی و گیر و گرفتەکانی کە لەسەر زەوی کشت و کاڵی و تەرخانکردنی زەوی بۆ پرۆژەی کشت و کاڵی کە ئەمە زەمانێکی زۆرە لە ڕابردووە دراسەیەکی زۆر کراوە. دیارە لە پاکێجی جەنابی جێگری سەرۆکی حکوومەتدا یەکێ لە خاڵە گرنگەکان بریتی بۆ لەوەی کە گەڕانەوەی دەسەڵات و لامەرکەزیەت و بەکارهێنانی شەفافیەتە بۆ ئەوەی کەەوە هاوڵاتیان لە ناو جۆرێکە لە پەیڕۆکردنی سیستمی لامەرکەزی لە بوارەدا هەنگاوێکە بەرەو سیستەمی لامەرکەزیەت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زیاتر پەرە بە کەرتێکی ئابووری و ژێرخانێکی ئابووری زۆر گرنگ بدەین. جنابی وەزیر لە دوای ئەوەی کەوا دیراسەی هەموو جانیبەکانمان کرد توانی بڕیا زۆر بە جەریئانە بڕیا لەسەرەوە درا کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە بۆ پارێزگاکان و ئەم دەسەڵاتانە لە ئێستادا دەتوانم بڵێم گەشتبینێکی زۆری لای جوتیاران و لای هاوڵاتیان و لای خاوەن پرۆژەکان دروست کردووە کە زۆرینەی هاوڵاتیان و زۆرینەی جوتیاران و خاوەن پرۆژەکان لە ڕابردوودا گیر و گرفتی هاتوچۆ و گیر و گرفتی ڕۆتین و گیرگرفتی تاوانەبوونی مامەڵەکانیان هەبوو، بەڵام لە ئێستادا هەموو ئەو مامەڵانە گەڕاوەتەوە بۆ پارێزگاکان و هەموو مامەڵان لە بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی پارێزگاکان جێبەجێ دەکرێت. ئەمە ئەتوانم بڵێم هەنگاوێکە لەو هەنگاوە جدیانەی کە بەرەو ئەقاری گەشەکردنی پرۆژەی کشت و کاڵی و بەرەو هەنگاونان بۆ ئەوەی کەوە لە پارێزگاکانە بە پێی پێویستی پارێزگاکان
هاوڵاتیان و مستەسمیر و خاوەن مستەسمیر و ئەوانەی کە ئەیانەوێ پرۆژەی کشتتوکاڵی جێبەجێ بکەن ڕووبکەنە بە ڕێبەرایەتی گشتی کشتتوکاڵەکان ومەیوز نەبن لەوەی کەوا ڕۆتینێک هەیە یاخود گرفتێک هەیە لە جێبەجێکردنی پرۆژەکانیان. یعنی ئێستا هەموو دەسەڵاتێک دراوە بە بەڕێوەبەرایەتی گشتیەکان لە پارێزگاکان کەواتە ئێستا بۆ نمونە ئەگەر پرۆژەیەکی کشتتوکاڵی هەبێ بتەوێت لە شاری سلێمانی پێشکەشیکەیت یعنی وەکو ئەو ڕۆتینە زۆریتیانە لێرە پرۆژەکەتە سیم بکەیت دواتر بچێتە هەولێر لە وەزارەتی کشتتوکاڵ دوای لێ بۆ ئەنجومەنی وەزیران دواتر تاوەکو موافقەتە کرێوە گەڕێتەوە ینی کۆمەڵێک پاکێجی دەسەڵاتەکانمان بریتی بووە لە شۆڕکردنەوەی دەسەڵاتی ئیداری و هوەری و ئەم دەسەڵاتە ئیداریانە بەشێکی زۆر لە فەرمانبەرانمان لێی سوودمەند دەبێت بەشێکی زۆر لە دەسەڵاتە هوەریەکانی کە دەسەڵاتە هوەری و یاساییەکان کە پەیوەندی بە گرفتی گرێبەستی کشتتوکاڵی جوتیاران و هەڵەشانەوەی گرێبەستی کشتتوکاڵی و کێشەکانی تەرخانکردنی زەوی بۆ پرۆژەکات یاخود دروستکردنی من نمونەیەکتان بۆ بێنەوە کاتێک کە جوتیارێک ویست بێتی باخێکی دێمەکار دروستکات باخێکی دێمەکار لە 5 دۆنەما دروستی کات گرفتەکە ئەوە بۆ ئەوایە لێرە هەموو مامەڵەکانی تەواو کردایە دوچار ئەم مامەڵانە هاتبایە بۆ وزارەتی کشتتوکاڵ لە وزارەتی کشتتوکاڵ دوای دراسەیە دوایجیبنی وەزیرایی ناویست هەر لە ناو وزارەتی کشتتوکاڵات جارێکی ئەنجار ڕێگە پێ ئەدرا بەوەی کەەوە مۆڵەتی باخی دێمەکار وەربگرێت ئەمە ئێستا نەماوە کابێت ئەوێت پرۆژەیەکی پەلەوەری میکانیزمەکە بەو شێوەیە هەموو مامەڵەکان بۆ تەرخانکردنی زەوی بۆ پرۆژەی کشتتوکاڵی لە 5 دۆن تا 5 دۆنم تا ئەو بۆ پرۆژەی سامانی ئاژەڵ بۆ پرۆژەکانی پەلەوەری گۆش بێ بۆ پرۆژەکانی پەلەوەری هێلکە بێ بۆ پرۆژەی کارگێ علەف بێ بۆ هەموو ئەو پرۆژانەی حوزی ماسی بێ هەنگەڵان بێ خانووی پلاستیکی بێ کەمانە ئەمانە هەموو یەکرێتەوە ئەمانە جاران پێویستی بەوە هەبوو هەموو ئەوە بپێچرێتەوە بکرێ بە پاکێجێک و بنێرێ بۆ هەولێر زۆری پێچ و کابرا پێشکەشێک پرۆژەکە تااقەتی خۆی ئەمە هەنگاوێکە لەو هەنگاوانەی کەوا ئەتوانم بڵێم لە دهۆکەوە تاوەکو کفری هەموو جوتیاران لە زاخۆ تا کفری هەموو خاوەن پرۆژەکان سوود لەم دەسەڵاتانە ئەبینن و بە خۆشبەختانەشەوە لە دوای دابەزانی دەسەڵاتەکان من دەتوان بڵێم دەسەڵاتانە لە دوای یەکگرتنەوەی هەردوو ئیدارە بۆ یەکەم جارە دابەزێت ئەم دەسەڵاتانە کە دەورێکی زۆر کاریگەری هەیە ئیستاحالیە ئەم ساتە کە ئەتوانم بڵێم کابینەینەوە لە سەردەمی جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە لە ئیستادا توانراوە ئەم دەسەڵاتانە دابەزێنرێت و ئێمە جگەل لەوەی کە دەسەڵاتەکانمان دابەزانەوە تەوسی ئەوەشمان کردو متابعەش بە جددی ئەەکەیت بۆ بەکارهێنانی دەسەڵاتەکان بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی جددی و بە شێوەیەکی ڕاست و دروست کارکار ئەمە زۆر مهمە و خاڵێکی کەش کە زۆر گرنگترە بۆ نمونە تۆ کە دەسەڵاتەکان دابەزێنیتە خوارەوە ئەم پرۆژانە ئەگەر پێشکەش بکرێ و موافقەتی لەسەر بکرێ دوجار پێویستی بە چاودێریە بۆی کە بزان کوالیتی ئەم پرۆژەیە کە بەرهەمەکەی پێشکەشەکان لە چه ئاستێکایە ئەمە دەتوانن بکەن ئەمەژە لە دەسەڵاتی ئێوە بێت لە خوارەوە ینی بڵین مەبەست بێگومان لەگەڵەوەی کە دەسەڵاتەکانمان دابزان و دیارە ئێمە موسساتی بەڕێوەبەرایەتی گشتیەکانمان و فەرمانگە کشتتوکاڵەکانمان و ڤێترنەریەکانمان و توێژینەوە کشتتوکاڵەکان و بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی و ئاودێری بەڕێوەبەرایەتەکانی کە لە پارێزگاکان هەن متمانەی تەواومان پێیانە کە ئەتوانن خزمەت بە هاوڵاتیان بکەن و زۆر لە مێژیشە هەموو ئەو بەڕێوەبەرایەتی گشتیانە داوای ئەوە ئەکەن کە چارەسەری ئەم گرفتە بکرێ بۆی کە کێشەی هاوڵاتی کەم بکرێتەوە دیارە ئەمە لە ڕابردووە بوو بە هۆی ئەوەی کە بەشێک لە خەڵک دوور ئەکەوتەوە لە پرۆژەی کشتتوکاڵی بەشێک لە خەڵک بەهۆی ئەوەی کەوا ڕۆتین بوو دوور ئەکەوتەوە لەوەی کە نێت گرێبەستی کشتتوکاڵەکەی نوێکاتەوە کێشەیەک لە زەویەکەیە هەبوو نەئەهات کێشەکەی چارەسەر بکە بۆ ماوەی چەند ساڵێک بوو گرێبەستەکەی نوێ نەکردبووە هەموو ئەوانە ئێستا بۆ تەمای ئەوەی خۆشحاڵی جوتیاران خۆشحاڵی ئەو خەڵکەی کە ئەتڵێن لە 120 هەرێمی کوردستان کە ئێستا کاری کشتتوکاڵیەکە لەو علافەی کە ئێستا علەفە فرۆشێ لە سەرجادە تاوەکو ئەوەی کە ئێستا پرۆژەی ئیسtisماری گەورەی هەیە هەمووی بەشدارە ئەمە لە علوەکان و لە مەیانی ئاژەڵەوە بیگرە لە بازاڕەکانەوە تاوەکو ئەو جوتیارەی کە بەرەمەهێنێت هەموو ئەمانە بەشدارە بن لەم سیستەمی لە شەفافیت و لا مەرکەزیەت و دابەزانی ئەم دەسەڵاتە لەگەڵ ئەوەش ناو ئەم دەسەڵاتانەیە ئێمە بڕیارمان داوە لیژنەی متابعە و چاودێری جددیش دروست بکەین بۆ ئەوەی کە چاودێری هەموو ئەو پرۆژانە ببین هەموو ئەو جێبەجێکردنی مۆڵەتی پرۆژانە ببین یاخود ئەو گرێبەستە کشتتوکاڵیانە ببین
کەوا وەکو خۆی جێبەجێ بکرێت دیارە تۆ هەموو کارێک بۆی کە زۆرتر هاوڵاتی سوودمەند بێلی پێویستە کا چاودێری و بە دوواداچوونی جدیشی بۆ بکەیت کە وەکو خۆی و شەفافانە بۆ چکە ئێمە دەسەڵاتمان دابەزانەوە بۆ شەفافیت دەسەڵاتمان دابەزانەوە بۆ کەمکردنەوەی ڕۆتین دەسەڵاتمان دابەزانەوە بۆ ئەوەی کە کەرتی کشت و کاڵ زیاتر بەرەو تێژ بتوانین فەراهەمی ئەمە ئەو شەفافیتە بکەین بۆ هاوڵاتی کە ئەیەوێت لە کەرتی کشت و کاڵە باخێک دروستکە خانوویی پلاستیکی دروستکات پرۆژەیەکی گاوداری دروستکات پرۆژەیەکی پەلەوەری گۆشتی دروستکات بیاوێت هەنگەڵانێ دروستکە بیاوێت سارخانەیە دروستکە هەموو ئەمانە ئێمە هاتووین کۆما کردوەوە لە چوارچێوەی زیادکردنی دەسەڵاتەکان کە لە 22 دامان بەزانوە و خۆشبەختانە ئەتوانم بڵێم لە زۆر شوێنەوە سوپاس بۆ وەزارەتی کشت و کاڵ هاتۆ بۆ تەمای دەستخۆشی بۆ وەزارەتی کشت و کاڵ و جنابی وەزیر و جنابی جێگی وڵای بەڕاستی جێگەی دەستخۆشیە ئەمە کاک ڕزگار چکە بە حەقەت ینی هەر ئەمە ستایش نییە بۆ وەزیری کشت و کاڵ چکە لە سەردەمی کابینێنەوە خات و بێگەردا یعنی بەڕاستی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان پێیناوەتە قۆناغێکی دیکەەوە کاراسانی زۆر کراوە بۆ وەبەرهێنران لە بواری کشت و کاڵ بۆ جووتیاران بۆ وانەی کە یانوێ بازاڕی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان پەرە پێ بدەن ئەمە جێگەی دەستخۆشیە و ئەشبینین ئێستاەوە تا ینی بەرهەمەکانی ناوخۆی خۆمان لە چه ئاستێکدایە بەڵام ینی ئەمە تا ڕادەیەک دۆزێ نرخی بەرز کردەوە بەڕاستەکەم ئیشارەت بە خاڵێک بم بابەتی نرخ دیارە ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ بە سەرپەرشتی بەڕێز جەنابی بێگەردخان هەوڵی جددیمان ناوە بۆی بگەینە ئاستی خۆبژێوی لە زۆرێک لە بەرهەمە کشت و کاڵێکان بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ئەتوانین بڵێن کاریگەری کەش و هەوا کاریگەری وشکە ساڵی کاریگەری کەمبوونەوەی ئاو کاریگەریە ناسروشتەکانی کە بەدەست خۆمان نییە لەگەڵ کاریگەریەکانی تریش کە پەیوەندی بە دامی کەرتی کشت و کاڵ هەیە ئمە لێتان ناشارینەوە کەرتی کشت و کاڵ دامی کەمال ئەو دامی کە دەکرێت تاوەکو ئێستا بە پێی پێویست نییە چکە ئەم کەرتە پێویستی بە بودجە هەیە پێویستی جگە ئێمە لە هەموو ئەو یاسا و ڕێسا و دەسەڵاتانەی کە بۆ هاوڵاتی دا ئەبەزێنین پێویستی بە بودجە هێ وەزارەتی کشت و کاڵ پێویستی بە پاڵپشتی هەیە بەداخەوە ئێمە ئەم بودجەی کە تاوەکو ئێستا لە دوای توانین بڵێن ئێمە جاران کە باسمانە کرد پێش ساڵی 2014 پێش شەڕی داعش و پێش بڕینی بودجێ هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقیەوە 1.8 دیاری کراوە بۆ وەزارەتی کشت و کاڵ کە ئەمە ناتوانین بڵێن لە جێگای ئاستی پێویستی بەرەو پێشبردنی ئەم کەرتە بێ لەگەڵ ئەوەشە لە ئێستاە لە دوای ئەم هەموو قەیرانانەی کە هەبوو خۆتان ناگاتان لێە بودجە هەمووی کۆ ئەکرێتەوە بۆ موچە بودجە هەمووی ئەدرێ بۆ چارەسەری کێشەی قەیرانی هاوڵاتی کێشەی فەرمانبەر بۆیە ئەکرێ ئێمە بڵێن لەگەڵ هەموو ئەو قەیرانانەی کە لە وەزارەتی کشت و کاڵا هەبووە ئێمە بەدەر نەبووین لە کاریگەریەکانی نەبوونی بودجە کاریگەریەکانی گیرروگرفتە سیاسیەکان لەگەڵ حکوومەتی عێراقی کاردانەوەی هەبووە لەسەر کەرتی کشت و کاڵ و بازاڕی ئێمە بەردەوام ئێمە لە کێشەدای لەگەڵ بەغدا ئەمانەوەی چارەسەری گرفتی بە بازارکردن بکەین تەفاهم نامەیەکمان لە سیوێکی پێنج لەگەڵیانە واژۆ کردو بۆی بە بازارکردنی بەرهەمی جوتیاران بکەین بۆی یاری بە نرخ نەکرێ بتوانین هاوسەنجێک لە بینی هاوردە و هەناردە دیاری بکەین هاوردە و بەرهەمی ناوخۆ دیاری بکەین ساڵانە ئێمە بەرهەمی هاوردە باجە خەینە سەری لەگەڵ ئەوەشە لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ زۆرینەی قونسوڵەکان لە ئێستا لە پەیوەندیان بە تایبەتی لەگەڵ وڵاتی هۆڵندا لەگەڵ وڵاتی یۆناان لەگەڵ قەتەریەکان لەگەڵ وڵاتە خەلیجەکان لەگەڵ وڵاتانی ئەوروپا ئێستا خۆشبەختانە جموجوڵێکی بازرگانی خەریکە دروستە بێ کەوا لە بواری کشت و کاڵە هەر ئەم ماوەی بۆ نمونەیەک لەم چەند ڕۆژەی ڕابردوو توانراوە تاوەکو ئێستا نزیکی 2 تا 3 تەن هەنجیر بنێرێتە ئەوروپا و بریتانیا و ئەڵمانیا ئەم وڵاتانە یارمەتی 5,000 تەن هەنار بەدەسەوەیە کە لە داهاتوە بنێرێ بۆ دەرەوەی هەرێم ئەتوانم بڵێم وڵاتانی دەرەوە ڕغبەتێکی باشیان لەسەر بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان هەیە بەڵام ئێمە پێویستمان بەچی هەیە پێویستمان بە دامی مالی هەیە تامی دارایی هەیە بۆی کە ئەم سەکتەرە بتوانین کولفەی ئینتاژدا بەزێنین کواڵەتی بەرهەم بەرزکەینەوە و لەگەڵ ئەوەشە لە ناو پرۆسیسی ئیشکردنمانە گرنگێکی زۆر باشمان بە تاقیگاکان داوە کاری جددیمان لەسەرەوە کردو هەر ئەم ساڵ بڕیارماندا هەموو ئەو بەرهەمانێک کە هەناردەی دەرەوە کرێ بە مەرجە بێ هەنار دەکرێت بە پێی مواسەفەی ئەو وڵاتانەی کە لێمان داواکاری بەو تاقیگانەی کە خۆشببختانە سا لە ئەلوی سلێمانی تاقیگایانی لێرەین بڵێ تاقیگای هەیە لە هەولێر و دهۆگەکەوێتە بورامە لێرە بوەستێنم ینی مەسلەی جارێ بە ئەم پرسیارە بکەن گەیشتونێتە ئاستی خۆبژێوی لە مەسەلی کشت و کاڵە یعنی پێویستمان بە مەوادی دەرەوە نییە بەڵێ ئێمە لە چەند بەرهەمێکە لە ئێستا گەیشتونێتە ئاستی خۆبژێوی ئەگەر وشکە ساڵی نەبووایە ئێمە لە ساڵی 2011ەوە
تاوەکو ئەمڕۆ تاوەکو ئەم ساڵ کە وشکە ساڵی بۆ ئێمە لە اکتیفای زاتیمان هەبووە لە گەنمە چکە ساڵانە 3 ملیۆن دۆنم زەوی دا ئەچێنرێ بە گەنم لانی کەم لە ملیۆنێ تەن بەرەو ژوور گەنمی هەیە احتیاجاتی هەرێمی کوردستان لەسەر و 650,000 تەنە بۆیە ئەتوانم بڵێم ئێمە توانیمانە بگەینە ئاستی ئینتاژ لە چی لە خۆراکە استراتیجیەکان پەتاتە ئێمە ئێستا حالی خاوەنی 400,000 تەن پەتاتەین احتیاجاتی هەموو هەرێم بۆیە ئەمە یەکێک بۆ لە هەنگاوە گرنگەکانی وزارەتی کشت و کاڵ و دەستپێشخەرەکانی جەنابی وەزیر بۆ ئەوەی کە بتوانێت کەرتی تایبەت چەندین کارگەی بەرەمێنانی فینگەر و چپسی پەتاتە دروست بکات کە ئێستا زیاد لە 6 کارگەی گەورەیە کە هەلی کاری بۆ سەدان دەرچووی کۆلێژ و پەیمانگاکان و بێکارەکان و ئەوانەی کە گەنجن ئێستا کاریان نەدۆزیوەتەوە لەلایەکی ترەوە لە بەرهەمی گۆشتی مریشک ئێمە گە دیقەت دەین ساڵانە احتیاجاتی هەرێمی کوردستان بە کۆی گشتی 143,000 تەن گۆشتی مریشکی پێویستە ئێمە ئێستا لە سەر 250,000 تەن بەرهەمی خۆمان ئێمە ئەبینینە چێ بەرە خوار و ناوەڕاستی عێراق ئەم بەرهەمانەی کە بەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لە ساڵێکە بەرهەمی هەرێمی کوردستانی پڕ کردوتەوە گۆشتی مریشکە بەرهەمی شیرە بەرهەمی پەتاتەیە بەرهەمی دانەوێڵەیە هەندێک بەرهەمی سەوزەواتمان هەیە کە بە بەردەوامی هەمانە پێویستمان نەماوە لە دەرەوە بێنین بە قارچکە کە ئەمە بەرهەمێکە کە ئێستا خۆراک و بەشە خۆراک خەڵک ئەی خوات بەرام بەرهەمەکانی تر ئەو بەرهەمانەی کە ئێمە وەرزین لە هەموو دنیا ژوایە بەرهەمەکانی کە وەرزین بە تایبەتی بەرهەمی خەیار و تەماتە و کولەکە و پیاز و پەتاتە و کولەکە و پیاز و بامیە و لۆبیا و فاسۆلیا و ئەمانە ئەتوانین بڵێن لە دوای 15 چوارەوە تا ئەگەینە 15 ئێمە بەرهەمی ناوخۆییمان هەیە بەڵام ئەومان بیر نەچێت گیر و گرفتی کەش و هەوا و گیر و گرفتی کەمبوونەوەی ئاو و گیر و گرفتی کێشەی بوونی ئافەی کشت و کاڵی دەوری خۆی بۆ ئاستی ئەمە پێویستی بە بودجە هەیە بۆی معالەجێ ئەم مشکلانەی پێ بکەین لەلایەکی ترەوە ئەگەر ئێمە بمان هەیە ئەم بەرهەمانە بکەین بە بەرهەمی سەنەوی بەگشتی دوو کاری زۆر گرنگ ئەبێ بکەین هەنگاویشمان بۆ ناوە یەکێکیان بریتە لە پیشەسازیکردنی کەرتی کشت و کاڵ چونکە لە هەموو دنیا وایە تۆ هەموو ساڵێک مۆز نییە لە ئەفریقیا یعنی بە درێژایی ساڵەکە لە وەرزەکەی خۆیان بەرهەمی هەیە یاخود لە درێژایی ساڵە هەنار نییە لە هیچ وڵاتێکە لە مەوسمێکە هەیە ترێ نییە لە هیچ مەوسمێکە بەڵام ئێمە گرفتی ئەساسی لەو مەواعیدەی کە ئینتاجمان هەیە لە 15 چوار تا ئەگاتە 15 فائزی ئینتاجمان هەیە یعنی بۆ نمونەت بۆ بێنەوە فائزی ئینتاجمان هەیە ئێمە گەر سیرکەین لە ڕۆژێکە هەرێمی کوردستان بە گشتی پێویستی بە 500 تەن تەماتە هەیە بەڵام هەر ئەمڕۆ تەماتەی پێنجوێن کاتێک کە پێ ئەگات لە ئیستایە کە لە قیمەی ئینتاجایەتی لەسەر 1500 تەن تا 2000 تەن کاتە بازارەوە لە ئاکرێ بە هەمان شێوە کەواتە ئێمە پێویستمان بەچی هەیە هەرچەنە خۆشبەختانە هەنگاوی جددیمان ناوە بۆ ئەوەی هەم کارگەی دۆشاوی ئاکرێ ماخستۆتەوە ئیش کارگەی دۆشاوی شارە زوریش وڵاوانە نرخی تەماتی بەرز کردو خۆ تەماتە لە بازارە گرانە خۆی نرخی تەماتە سەبەبی بەرزبوونەوەی نرخی تەماتە و ئەرزی جەنابتم کرد ئێمە دوو عروەمان هەیە دوو وەرزمان هەیە وەرزێکی بەهارەمان هەیە وەرزێکی پاییزەمان هەیە وەرزی بەهارە کاتێکە لە مانگی 2 شەتڵ لێ ئەدرێ لە مانگی 5 پێ ئەگات لە بازاڕەکانە بازار پڕ ئەبێ لە تەماتە ئەو کاتە وای لێ هاواری هەڵەستی ئەڵێ کاکە تەماتەکەم حکومەتی عێراقی ڕێگە نادابی بین لەگەڵ ئەوەشە بازاڕیشی نییە لەبەرەوەی فائزی ئینتاج زۆرە پەیوەندی بە خستنە ڕوو خواست هەیە لەو کاتەیە بەڵام ماوەیە کارگەکانەوەی حل کرد ئێستا کارگەکان تقریبان ئەوەی حل کردووە لەگەڵ ئەوەشە بە ئەومان لەبیر نەچێ لە هەموو دنیا نرخی خۆراک زیایی کردووە نرخی گەنم زیایی کردووە نرخی خواردنەکان زیایی کردووە هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئێمە گۆڕانکاریەکانی نرخی نەوت بەرزبوونەوەی وشکە ساڵی بە گشتی لە جیهان گۆڕانکاریەکانی کەشوهەوە گۆڕانکاری بیئی یاخود کەشوهەوە لە 160 بۆ 70 کاریگەری لەسەر ئابووری کشت و کاڵ هەیە گرنگ ئەمە ئەبێ ئێمە هەڵوێستەی لەسەر بکەینەوە خاڵە بۆی کە بتوانین داهاتی ئاوی بۆ خۆمان زیاد بکەین کار لەسەر بۆ چونکە کشت و کاڵ پێویستی بە خاک و هەوا و ئاو دەستی کار هەیە چی بکەین ئێمە لێرە کار لەسەر ئەوە بکەین کە بتوانین بەنداوەکان بکەینەوە ئیش بتوانین ئیش لەسەر کە ئەمەش هەنگاوێکی تری وەزارەتی کشت و کاڵە خۆشبەختانە دوای ئەوەی کە 13 ملیارد دینار تەرخان کرا بۆ نۆژەنکردنەوەی ئەو بەنداوانەی کە لە کار وەستا بوون زیاد لە 12 بەنداو بوون ئەمە پرۆسەی یەکەم بوو پرۆسەی دووەم نۆ بەنداوی استراتیجی چێتە بواری جێبەجێکردنەوە لە دوای ئەوەی کە تەندەرەکان گەڕاونەتەوە وەزارەتی کشت و کاڵ وزارەتی کشت و کاڵ وزارەتی پلاندانان هەڵسەنگاندنی بۆ تەندەرەکان کردووە کە زیاد لە 59 کۆمپانیای نێودەوڵەتی بەشداریان کردووە تێیدا لە دوجارە ئەمانە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەو لیژنە بەڕێزەی کە لەوێ بە سەرۆکاتی جەنابی سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و وەزیری دارایی وەزیری پلاندانان دروستکردنی بەنداوەکان سیادیە پەیوەندی بە بەغداوە هەیە
لە ئێستادا ئێمە ئەم بەنداوانە لەسەر بودجێ حکوومەتی هەرێ ئەمە بە سیستەمی PPP حەزەکەمەوە ڕوونکەمەوە ئەم بەنداوە بەنداوی گەورە استراتیژیە بەڵام ڕاستە بەنداو سیادی بەڵام ئێمە ئەوەندەی کە ئێستا ئاگادارین دەتوانین بڵێن لەم کاتێک ئێستا هەرێم ئەبێ هەنگاوی جددی بنێ کار لەوەیە نەماوە زۆر چاوەڕێ بەخابکەین PPP سیستەمێکی زۆر ئاکتیڤە لە بواری کەرتی کشت و کاڵە ئەم سیستەمە بریتە لەوەی کە کۆمپانیاکان دەتوانن مشارەکە بکەن لە داهاتی بەنداوەکانە داهاتی کارەبای هەیە داهاتی کشت و کاڵی داهاتی سیاحی هەیە تێچووی بەنداوەکە مقارنەتەن هەڵسەنگاندنی بۆ ئەکرێ بە سیستەمی private public participation ئەمانە بەم سیستەمە ئەتوانن بەشدار بن لەوەی کە داهاتی ئەمە هیچ کۆمپانیایەک هاتوۆتە پێش بەڵێ زیاد لە 59 کۆمپانیای نێو دەوڵەتی لە ئێستا هەڵسەنگانی تەواوی بۆ کراوە ئەمە ئینشاءالله لە داهاتوێکی نزیکە ئەچێتە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران ئەپروف ئەکرێت و ئەو کۆمپانیانەی کەوا بەپێی ئەو فۆرمەی کە ئامادەکراوە لەلایەن ئەو لیژنە تایبەتەمەندەی کە لەسەر ئاستی وزارەتی کشت و کاڵ و وزارەتی پلاندانان و بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکانەیە ئەتوانم بڵێم دوای هەڵسەنگاندن ئەکرێت طبعاً خۆی ئەمە پرۆسێکی دارایی و یاسایی هەیە بەم پرۆسە یاسایی و دارایی خۆیان ئەڕوات دوجار موافقی وزارەتی دارایی ئەوێ دوجار ئەو پرۆژانەی کە تەقدیمەکرێت دیارە ئەمە ئیزدیواجیەتە الغەڕەضە تۆ لە کاتێکە ئاو کۆکەیتەوە بەم دەسەژە توانی لەولاوە داهاتی ئاویەکەت کەرتی سیاحە و کەرتی گەشت و گوزار و کەرتی کارەبا و کەرتی ماسی و کەرتی کشت و کاڵی پێبژێنیتەوە لەو ناوچانەی کە بەنداوەکە هەڵی ئەگرێت ئەمە لەلایەکی کە دروستکردنی دوو پرۆژەی استراتیژی گەورە پرۆژەی ئاودێری گەورە ئەمانە هەمووی بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین ڕوبەڕووی کەمی ئاو ببینەوە لە داهاتوە و بتوانین کار لەسەر ئەوە بکەین کە چیتر ئەو فشارە زۆرەی کە لە دەور و بەر لە سەرمانە لە کەمکردنەوەی ئاوی زێی گەورە و زێی بچووک و خاپور و سیروان وردە وردەوا بکەین کە خۆمان پلانانەگە جێبەجێ بکرێت ینی خۆشببختانە هەرێمی کوردستان و کە شوهەوای هەرێمی کوردستان وهایە کە ئێمە لە زستانە بەشی ئەوە بارانە بارێک کە بتوانین بەنداوەکانی پێپڕکەینەوە کاتە سوودێکی باشی شێ ئاودێری بۆ کشت و کاڵ و بۆ گەشت و گوزار هەموو مەترسیەکانی کەمی ئاومان دراسە کردووە و هەموو کێشە و گیرروگرفتەکانی کەمبوونەوەی ئاومان دراسە کردووە و بڕیاری دواتە بڕیاری زیاتری ژەدەین لەوەی کە چۆن پارێزگاری لە داهاتی ئاوی بکەین بۆیە ئەتوانین بڵێ ئێمە دووشت هەیە زۆر گرنگە ئەبێ ئاوامان ئاگالێبێ یەکەم ئاو ئەبێت بە فیڕۆ نەدرێ و بە قیمەت بکرێ ناکری ئاو لە هوشیاری تاکێکەوە تاوەکو ئەگاتە سیستەمێکی نێو دەوڵات سیستەمێکی دەوڵەتمەداری بۆ دروستکردنی بەندا و گلدانەوەی ئاو هەمومان بەشدارین تیا ئەمە یەکێ لە خاڵە گرنگەکە خاڵی دووەم ئەوەیە لە مەجای ئاوە ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە لێرەوە تا 30 ساڵ 40 ساڵ 100 ساڵیکە بیر لەوە بکەینەوە کە ئێمە ڕوبەڕووی کەمی ئاو وشکە ساڵی ئەبینەوە ئەم ناوچەیە ئەم بە تایبەتی عێراق یەکێکە لەو ناوچانەی کە مەترسی لەسەرن بۆیە ئەبێ بیر لە چی بکرێتەوە بیر لە پاراستنی ئاوی ژێرزەوی بکرێتەوە چیتر قبولی زیادە ڕەوی ناکەین لەوەی کە ئاوی ژێرزەوی ئێمە لە ڕابردووە غەدرێکی گەورەمان کرد لە ئاوی ژێرزەوی وەڕاستیانی کاکرزگالۆ چه خۆشتان شاهیدیەوە بدەن ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە کرا ینی وێرانکردنی ئەو سەرۆتە گرنگە بوو کە لە ژێر زەویە خۆی بەداخەوە ئەو دۆخانەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتن چی دۆخە سیاسیەکان بڵێن چی دۆخە داراییەکان بڵێن چی کەمبوونەوەی توانا و هێزی متابعە و بە دوواداچوون بڵێن چکە ئەمانە هەمووی بەپارە ئەکرێ ئەکرێ هەمووی لەگەڵ ئەوەشە بەداخەوە هاتنی نەخۆشی کۆرۆنا و دەتوانم بڵێم مەشلولکردنی هەموو دنیا لە ڕووی گەشەی ئابوووریەوە میش بۆ خۆی بۆ کاریگەریکی خراپی هەبوو بەڵام ئیستاژ ماوە نەچۆ بچێت ئیستاژ ماوە ئەتوانین هەنگاو بنین و ئەتوانین بەم هەنگاوانەی کە ئێستا وەزارەتی کشت و کاڵ حەکیمانە ئەینێت لە جێبەجێکردن لە شۆڕکردنەوەی دەسەڵات لە دەستگرتنی مستەسمر و هێنانی بەرەو پرۆژەی کشت و کاڵی بە سیستەمی PPP لە حیمایەکردنی ئینتاج لە دروستکردنی سەناعی زراعی لە مشارەکە پێکردنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی کەرتی کشت و کاڵی چ لە ڤێترنەری بێ چ کشت و کاڵی بێ لە بواری بەرهمهێنانە کە بەرهەمێکی تەندروست و کواڵیتی بەرز بەرەم بێنێ چ لە بەرهمێنانی بنەتۆوی تەرزی گونجاو لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستانە چ لە بواری کارکردن لە بواری
لەگەڵ قونسڵ و سەفارەت و وڵاتانی دنیای دەرەوە بۆی کە ئێمە پێیان بڵێن کە ئەم هەرێمە هەرێمێکی دەوڵەمەندە دەکرێت لێرە بەدواوە سوود لە بازاری هەرێمی کوردستان وەربگیرێ بۆ هەناردەکردنی بەرهەمەکان منەوەم بیر چوو باسی بکەم لە کاتی مەرجەکانی کە دیاریمان کردووە جاران گرفتێک هەبوو کە بۆ ناردنەدەرەوەی بەرهەمەکان گرفتێک هەبوو گرفتەکە ئەوە بوو کە حکوومەتی عێراقی یاخود خۆمان لێرە کاتێ هەر بەرهەمێکمانەدات ئەبواە شەهادەیەکی صحی تەندروستی لەگەڵا بێت بۆەوەی کەوا متمانەی هەبێ ئەم بەرهەمەکە چێتە دەرەوە خۆشبەختانە ئەومان جێبەجێ کرد دامەزرانی تاقیگاکانمان جێبەجێ کرد کە ئێستا هەموو ئەو کۆمپانیایانەی کەوا مەرجەکانی بوونی کۆگاو مەرجەکانی پاکێجینگمان جێبەجێ کرد مەرجەکانی لی بڵینمان لەسەر دڵنیاییشان داناوی کە بڵین ئەو لێبڵانەی ئەیە لە هەندێک ئەمەش بابەتێکی ترە کە لە ناو بابەتی هەناردەکردنە ئێمە دوای ئەوەی کەوا حکوومەتی عێراقی یاخود بڵین وەزارەتی کشتتوکاڵی عێراقی زۆر بە بڕووبیان و بوو لەسەرەوەی کە مریشتی هەرێمی کوردستان مریشتی هاوردێ و لە دەرەوە ئەهێنرێت و ئەمانە هاتین اتفاقێکمان کرد لەگەڵیانە پێمان وتن ئەم مریشکە مریشتێکی تەندروستی بەرهەمی ناوخۆی خواستیش لای ئێوە زۆرە لەسەری وەلای ئێمەش بەهۆی کەش و هەواوە بەرهەمی ئێمە زۆر دەست پێکا بە تایبەتی لە هاوینانە لای ئێوە مریشکدا نییە لای ئێمە هەیە ئێمە هاتین بڕیاری ئەوەماننا کە بە شەهادەی صحی بەیتەڕی و بە بڕوانامەی تەندروستی بەیتەڕی و لەگەڵ ئەوەشە بە ستیکەر و لەیبڵی باوەڕ پێکراو کە هەموو ئەو بەرهەمانەی ئەینێرین بۆ خوار و ناوەڕاستی عێراق هەموو هاوڵاتێک دەتوانێت بەهۆی مۆبایلێکی زیرەکەەوە بزانێ ئەم بەرهەمی مستەورەدەیە مەخشوشەیە بەرهەمی ناوخۆیە ئەمانە هەمووی متمانەیەکی ڕاومانەتەوە بۆی کە دەوروبەرمان باوەڕی بۆ هەیە بۆ ئێمەیەکێ لە خاڵەکانمانەوە ئێمە حەزەکەم یەک کۆمپانیای پێما بێ و ئیشاکە خۆی کۆمپانیا بەڵام ژێر چاودێری وزارتی کشتتوکانی ئاوا ئێمە کۆمپانیاکە باوەڕ پێکراوە ئەو کۆمپانیا ئێمە ئەتوانین بڵێن ئەم بە گرێبەستێکی یاسایی ئەمە ڕێکخراوە لە چوارچێوەی گرێبەستە یاساییەکەیە ئەم کۆمپانیایە کارەکە و ئێمە لە هەموو کوشتارگا پەلەوەریەکان پزیشکی ڤێتەرنەری و ئەندازیاری کشتتوکاڵی سەرپەرشتیاریمان هەیە کە گۆشتێکی تەندروست ئەبێ بچێتە ناو پاکێجین و بچێتە ناو گەنجینە و سارخانەکان و بکرێتە بازاڕەوە بۆیە تەنانەت ئێمە ئیستا لە هەوڵی ئەوە دەین گشتانێکمان بۆ پارێزگا بە ڕێزەکان کردووە کە پێویستە ئەو بەرهەمەی کە لە بازاری هەرێمیشا هەیە ستیکەر و بارکۆدی پێوە بێ بۆی هاوڵاتیانی هەرێمی دڵنیایی بدەین بۆ هەرێمی کوردستان دڵنیایی بین بۆ کە بەرهەمی ناوخۆ بەرهەمێکی تەندروستە کاگڕزگار ببوورەتخوا ئەمە پرسیارێککەن لەسەر مەسلەی هەناردەکردنی شت بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە ڕاستە جەناب دامەژت بۆدا کە کۆمەڵێک ینی هەنگاوی باش نراوە بۆ ئێمە بگەینە ئاستی خودبژێوی خۆمان بەڵام ئەمە بۆ نمونە تۆ بەرهەمی مریشک ئەنێریتە ناوەڕاست و باشووری عراق هەندێک بەرهەمی میوە و تەماتە و هەندێک بەرهەمی دیکە ئەتوێ بنێریتە وڵاتانی دیکە ئەمە چۆن ئێوە گەرنتیەوە دەن کە کار نەکاتە سەر کەمبوونەوەی لە ناوخۆوە چۆن گرنتیەکەن کە کار نەکاتە سەر بەرزبوونەوەی نرخ بۆ سەر هاوڵاتی هەرێمی کوردستان بەڕاستی چکەمە یەکێکە لە خاڵە گرنگەکانە بێ ئەو کە پارێزگاری لێ بکەن ئەتوانم بڵێم وەکو ئاماژەمان پێە مەساحاتی چێنراوی بەرهەمە کشتتوکاڵەکانمان بەگشتی لایە و غلەی دۆنم ینی بەرهەمی دۆنمێکشمان لایە و لەگەڵ ئەوەشا وەرزی بەرهەمهێنانیشمان لایە هەموو ئەوانە دیراسە ئەەکەین ئێمە هاتوین چیمان کردووە دوو جۆر هەنگاومان ناو هەنگاوی یەکەم باڵەنسێکمان دروست کردووە لە بینی بەرهەمی هاوردە و بەرهەمی ناوخۆ ساڵانە خشتێکی باجمان هەیە ئەم خشتەی باجە لە کاتێکا دەری ئەەکەین کە ئەبینین ئێمە لە یەکی چوارەوە تاوەکو 15 بەرهەمەکانمان فائیزە بێ لە بازاڕەکانە بەرهەمەکانمان زۆر ئەبێ لە بازاڕەکانە بۆ نمونە هەموو کات لە بازاڕەکانی ئێمەیە کە بەرهەمی ناوخۆ پێ ئەگات تۆ دیقەتی ئەوە بدە بەرهەمی ئەمساڵ کولفەی ئینتاج زیادی کردووە شتێک گرانی کردووە 4-5 هۆکاری گرنگ هەیە هۆکاری گرنگ هەیە کە تەسیری کردوتە سەرچی تەسیری کردو سەر بازاڕیش تەسیری کردو سەر بەرهەمەکان بەڵام ئێمە ویستمانە ئەم هۆکارە کەمکەینەوە یەکێ لەوانە بابەتی کەمی ئاوە یەکێ لەوانە بابەتی سوتەمەنیە کە زۆرتر بۆ مۆلیدات و مزەخات بەکارەهێنێت یەکێ لەوانە بەرزبوون نرخی دۆلارێک لە 120 چۆتە سەر هەموو پێداویستەکانی بەرهەمهێنان یەکێک لەوانەی تر زیابوونی نرخە جیهانیەکانە بۆچی بۆ کاڵاکانی یاخو بۆ کەرەسەکانی بەرهەمهێنان
لە سەمادی کیمیاوی لە مادەی قڕکە لە پرۆمێکسات لە پرۆتینات لە مادە سەرەکیەکان کە ئەمە جیهانیان بەرز بۆتەوە من و تۆ نین خواستی ئێمە نییە ئەمە جیهانیان بەهۆی کاریگەری کۆرۆنا و بەهۆی وەستانی کارگەکان و بەهۆی زیابوونی نرخی نەوت و بەهۆی شەڕی وڵاتانی زلهێز و بەهۆی کاریگەری وەکو باشمان کە 150 کێشەی کەمبوونەوەی ئاو وشکە ساڵی و نەمانی ئاو کۆچ و زیابوونی خەڵک و زۆری خواردنی خەڵ ئەمانە هەمووی خواستی خەڵک ئەتوانم بڵێم لە 120 بۆ 30 کولفە زیادی کردووە بەڵام لەگەڵ ئەوەشە تاکو ئێستا ئەتوانین بڵێن بەرهەمەکانی ئێمە لە ئاستێکی پێویستایە لە بەرەوەی لە بازاڕەکانی ئێمەیە نرخەکان گونجاوە لە بەرەوەی عەرز و تەڵەب دەورە بینێت لە هەر کاتێکە ئێمە من لێتان ناشارمەوە حەزەکەم هاوڵاتیانی ژەوە بزانن بەرهەمی ناوخۆ بەرهەمێکی بەقیمەتە لە هەموو دنیا بەرهەمی ناوخۆ لە بەرهەمی هاوردە گرانترە بەدڵنیایی بازار بە دوای بەرهەمی ناوخۆ بە دوای بەرهەمی فرێشا بگەڕێ بە دوای بەرهەمێکی تەندروستی ناوخۆ بگەڕێ ئەمە چەندین ئەتوانم بڵێم مەزایای باشی هەیە دەستی جوتیاری خۆتە عمرەی ناوخۆ لە ناو خۆیان ناچێتە دەرەوە بەرهەمێکە بە بەرهەمێکی کواڵەتی بەرزی تاشکراوە چێژی جیاوازترە تۆ نازانی بەرهەمێکە من لەگەڵ تا ئێمە لەگەڵ ئەوەشا کە بەرهەم کە ئەگەر هاوردە بکرێت لە کاتێکا کە باجیشی لەسرە بەڕێی کەرنتینە کشت و کاڵی ڤێتەنەرەکان هاتووالیتەکەی وەرئەگرین هاواتی دڵنیا بکەین بەڵام ئێمە ئەبێ بڕیارێک بدەین لە هەرێمی کوردستانە ئێمە وڵاتێکین ئابووری کشت و کاڵیمان بەهێزە ئابووری کشت و کاڵیمان بەهێزە ئەبێ بڕیار دەین وەکو هاوڵاتی بڕیار دەین لەوەی کە ئینتیمامان بۆ بەرهەمی ناوخۆ هەبێ شەڕی لەسەر بکەین لە 250 ئێمە بیر لەوە بکەینەوە کاتێک کە 250 دینار تەماتە زیاکە ئەچێتە گیرفانی جوتیارەکەی خۆمەوە زیاکات لەو لاشەوە تەدویر ئەبێ ساڵێککە ئینتاجەکاتەوە بەڵام کە ئەم ساڵ زەرەری کرد و کولفەی ئینتاجی بۆ دەرنەکرد و ساڵێککە ناکە بێت تەکسێگەڕێتە ناو شار کۆچەکایەتە ناو شار واز لە زەویەکەی ئەهێنە زەویەکەی بێ بە بیابان ئەکرێکی کە تەجاوزی تیا ئەکات بۆیە ئەبێ ئێمە وەکو هاوڵاتی بوونی کوردستانە بێ بیر لەوە بکەینەوە شۆڕشێکی ئابووری کشت و کاڵی بێ بەرپاکەین چیتر پێویستمان بەوە نەبێ بەر ئێمە وڵاتێکە لە هەموو ئەو وڵاتانەشکەوە ئێستا پێشکەوتون لە کەرتی کشت و کاڵ چ لە ئەرجنتین چ لە بەرازیل چ لە هند چ لە تورکیا چ لە وڵاتی ئێران ئەم وڵاتانەی دەوروبەر ئێستا کرد ئەم وڵاتانە گەشتونەتە ئاستێک خەڵک بەرهەمی ناوخۆ بەکارێنێ ماستی ناوخۆ بەکارێنێ شیری ناوخۆ بەکارێنێ مریشتی ناوخۆ بەکارهێنێ ئەمە گەرنتیەکی تر دروستەکە بۆ جوتیار لەلایەکی کە سەرمایەدار مەترسیەکانی لاکەمە بێتەوە کە تۆ ئێمە چەندین پرۆژەی استراتیژی بە مەلاین دۆلار ئێستا هاتوۆتە پێشەوە ئیشەکە لە پرۆژەی بە بازارکردنی گەنم لە پرۆژەی چپسی پەتاتە لە پرۆژەی بەرهەمێنانی چەوەنەر لە دەیان پرۆژەی ترکە ئێستا هەیە ئەم پرۆژانە پێویستیان بە گەرنتی بازار خۆی ڕاستیەکە ئەمەیە کە ئێوە بۆ نمونەوەکو حکوومەت یاریمی کوردستان وەکو وەزارەتی کشت و کاڵ کە ئەم پاڵپشتێک گرنگە بکەن لە هەموو ڕۆکانەوە بەرهەمی ناوخۆ زیابێ هاوڵاتی کە منیش هاوڵاتی مەچمە بازار بە دڵنیایەوە ئەوکو جەنابتەڵی خواستم لەسەر شتە ناوخۆیەکەیە بەرهەمە ناوخۆیەکەیە چکە زان پارەکەی ناچێتە دەرەوەکو جەنابەت ئاماژەت پێدا کوالیتیەکەی باشە و جارێککەت من تەژیعی جوتیار و خاوەن زەویەکەم کە ئەم بەرهەمە زیاد کە ساڵێککە بەڵام بۆچی هەر ئەبینین لە بازاڕەکانە کە ئێستا ئەم هەموو بەرهەمە بیانیش ینی هەر هەیە و بوونی هەیە هۆکاری چی ئەمان ئەمە کشی قازانجەکالی بەڕاستی ئێستا شۆڕکردنەوەی ئەم دەسەڵاتانە ئەتوانێت ڕێگر بێ ئالەمە کاک ڕزگاریانە بێگومان بەشێک لەم دەسەڵاتانە پەیوەندی بۆ هەیە کە جوتیار زیاتر بەرهەم بێنێ لەسەر زیوەکەی خۆی ئەمە یەک دوو یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئێمە لە هەموو پارێزگایەکە لیژنەی دیاریکردنی بەروبوومی پێداویستی بەروبوومی ئاژەڵی پەلەوەری و لیژنەی هاوسەنگی سەوزە و میۆمان هەیە کە لە هەموو پارێزگایەکە بە سەرپەرشتی جەناوی قایم قام و لیژنە هاوبەشەکان و چاودێری بازرگانی و ئاسایشی ئابووری و بەڕێوەبەتی گشتی کشت و کاڵ و یەکێتی جوتیاران و کۆمەڵی خاون چەڵگە پەلەوەریەکان و کۆمەڵی گەشەپێدانی خانووی پلاستیکی و ژووری بازرگانی و یەکێتی هاوردە و هەناردە هەموو ئەمانە بەیەکەوە ئەتوانم بڵێن تیمێکین راپۆرتیان هەیە ماگانە بۆ ئێمە و بە دوواداچوون ئەکەن بۆ کەمکردنەوەی هاوردە و راپۆرتەکانی ئەوان زۆر بە هەند وەرەگرین لە کاتی پێویستە لە گرنگی بەرهەمەکانی ناوخۆ لە کاتێکا کە بەرهەمێ لە بەرهەمەکان کەمە بێتەوە ئێمە ئەتوانین بڵێن دراسی چۆنیەتی هاوردەکردن بکەین ئەو بەرهەمە بێت و چۆنیەتی باجەکەی لەسەر زیاب بکەین یاکەوی هەمووی ئەمانە بە دیراسەیە ساڵانە لە سەرەتای ساڵەوە دەزەکەین بە دیراسەکردن لەو مەجالانە لەگەڵ تیمەکانمان لە پارێزگاکان تیمەکانمان لە ئیدارە سەربەخۆکان ئێمە گەشتوونێتە
کارکردن بە تیم کارەکەین لە ناو وەزارەتی کشت و کاڵا بە شێوەی تیم کارمان فەردی نەماوە کەسێک خۆی بڕیاربە لە جنابی وەزیر ئەنجومەنی باڵای پیشەسازی پەلەوەری دروست کردووە لەگەڵ کۆمەڵە و سندیکاکان بەردەوام لەسەر خەتە لەگەڵ جوتیاران بەردەوام لەسەر خەتە لەگەڵ پارێزگاکان بەردەوام لەسەر خەتە بۆ گرفتی چارەسەری کێشەی کەم ئاوی بۆ گرفتی چارەی هاڵکەندنی بیر بۆ کێشەی بەرزبوونەوەی نرخ بۆ کێشەی ئەلوە بازاڕی ئەلوەکان ئێمە ئێستا لە پرۆژە یاسایەکی ترمان نردوتە ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسای ڕێخستنی بازاڕ و ئەلوەکانە کە ئەمە خۆی بۆ خۆی جارێکی کە هەم ڕێکخستنەوەی نرخە هەم ڕێخستنەوەی کواڵیتی هەم غەدر نەکردنە لە جوتیار هەم وەرنەگرنی عمولەیە کارچە نەخۆشبەختانە عمولە وەرناجیرە لە ئەلوەکانە لە جوتیاران و عمولەکان یەکێکە پارەوەری ژیرە مەسەلەی ساردکەرەوەکان و هەڵگرتنیان لە مەخازنەکانە ئەمەیە ئێمە کاتێکەیە ئەمانە کەرتی تایبەتن ئێمە کەرتی تایبەتن هەوڵی چیمان ناوە ئێمە بەپێی یاسای ژمارە 6 ساڵی 2010 و پێی یاسای ژمارە 4 ساڵی 2008 ئەم دوو یاسایە ئەو یاسایانن کە دەستی وەزارەتی کشت و کاڵی کردوتەوە بۆی کەوە بتوانێت جوتیار گەنجینە دروستکات گەنجینەی سارخانە دروست خۆی دروستی بکات و لەسەر زەوی کشت و کاڵی ئەتوانێت دروستی بکات یاخود پرۆژەی گەورە دروستکات تایبەت بە گەنجینە و خەزن و تعبی ئەو تەدریج و ئەمانەی کە پێویستەکە لە داهاتوە باسی هەناردەمان کرد بۆ دەرەوە ئێمە لە ئێستاە سەرقاڵی ئامادەکردنی پرۆژەیەکین تاوەکو بتوانین بەرهەمی ناوخۆیی زۆرێک لە خەڵک لەی گازندەی لە ئێمە هەیە ئەڵێ ئێوە بەرهەمێکی زۆری گوێستان هەیە فستەختان هەیە بنێشتی کوردیتان هەیە بەرهەمی تەماتەتان هەیە میوەیەکی جوانتان هەیە بەترێ بە کشمیش بە هەموو جۆرەکانی بەڵام بە بازارکردنتان شێوەیەکی کلاسیکیە تەقلیدیە ئێمە ئێستا لە بیری چیان لەگەڵ هۆڵندەکانە ئەنجومەیەکی ڕاوێژکاریمان هەیە کە خۆشبەختانە لەسەر ئاستی سەرۆکایەتی حکوومەت و ئەتوانم بڵێم ئەم تیمە ڕاوێژکاریە بە سەرپەرشتی جەنابی وەزیری کشت و کاڵ لەسەر ئاستی وەزارەتی کشت و کاڵ و ئەندامەتی ئێمە و چەندین خەڵکی پسپۆر و شارەزا و ڕاوێژکاران لە وەزارەتی کشت و کاڵ و بەڕێوەبەرە گشتیەکان لەگەڵ تیمە ڕاوێژکاریەکەی هۆڵندیەکانە بۆ مەسەلەی بە بازارکردن خەڵکی زۆر گرنگە بەڕاستی چۆنێتی معالەجەکردنی پاکێجین چۆنێتی معالەجەکردنی تەدریج بۆ نمونە لە عالەمە کاتێک کە تۆچی تەماتێگەکڕی کوولەکەیەگەکڕی بەڵام ستیکەرێکی پێوەیە کە دڵنیایی دەداتێ ئەم ستیکەرە هێمایەکی پێوەیە ئەم هێمایە پێتەڵێ ئەمە تازەیە فرێشە ناوخۆیە نانجەنەتیکە GMO نیە ئەمانە هەمووی پێتەڵێت ئێمە لێرە ئێستا لەگەڵ هۆڵندەکانە لە ڕاوێژی ئەوەیان ئەتوانم بڵێم لە داهاتوێکی نزیکە دوای ئەوەی کەوا لە 25 حوتە جەنابی وەزیر تەفاهمنامەیەکی لێکتێگەیشتنی لەگەڵ قونسوڵی هۆڵندی ئیمزا کرد بە چاودێری و سەرپەرشتی جنابی سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت بڕیاردرا کە لە داهاتووە لەگەڵ ڕاوێژکارە هۆڵندیەکان بیر لەوە بکەینەوە چۆن بتوانین یەک پاکێجین و تەسنیعی زراعی بکەین لە وڵاتەی خۆمانە و هەوڵ بین ئیستیسماری کەرتی کشت و کاڵی هاوبەش دروستکەین لە بینی وڵاتانی ئەوروپا و لە بینی هەرێمی کوردستانە لەلایەکی کەوە بیر لەوە بکەینەوە کە چۆن بتوانین گرفتی توێژینەوە و دراساتی کشت و کاڵی و زیاکردنی توانای زانستی جوتیارانیش و فەرمانبەران و کادرانی دەرچووی کشت و کاڵیش بەرزکەینەوە و ئاشنایان کەی بە تەکنەلۆژیای نوێ کەمکردنەوەی بەکارهێنانی ئاو سیستەمێکی ئاودێری مۆدێرن لە پاڵ ئەوەشا کارکردن بۆ دراسەکردن لەسەر بنەتۆ کە زۆربەی زۆری بنەتەوەکانی سەوزەکە ئێستا بەکارەهێنی لە تەماتە و لە بامیە و لە شووتی و لە کاڵک و لەمانە لە هۆڵنداوە چەند دەستێکەکە تا ئاگاتە جوتیارگەرباسی ئەو سیستەمە نوێت کردمە بەسم ئەوەیە پرسم ینی هیچ هەوڵێکەیە لە چوارچێوەی وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم ئامێرە پێشکەوتوانی کێسە لە جیهاندا هەیە بواری کشت و کاڵدا بەکارێنێ ئەبینین ئێمە ینی کە لە ڤیدۆکانەوە لە کەناڵەکانی جیهانەوە سیستمی زۆر پێشکەوتویان هەیە بۆ مەسایلی کشت و کاڵی بە تایبەتی ئامێرەکان چونکە لە هەرێمی کوردستان ئەمانە زۆر کەمە بینرێ هیچ بەرنامەیەکی وەها هەیە جۆرە ئێمە هەر لە یەک دوو مانگی ڕابردووە گەر جەنابتان ئەگەدار بن تاقیگای پێشکەوتووی مرکزی ڤێترنەریمان نۆژەن کردەوە لەگەڵ ئەمریکیەکان ئەمە یەکێک بوو لە هەنگاوە گرنگەکان بۆی ئێمە بتوانین تەشخیصی نەخۆشی بکەین و ئەو جۆرە کیت و ئەجیزانەی کە پێویستە لە ئامێرەکانی PCR و ئیلایزا و پێویستیەکان کە ئێستا لە دنیا بەکارەهێنرێ ئەم جیازانە نوێ بکەینەوە جارێکی تر و کادرەکانمان تری پێ بکەین لەسەر ئەم جیازانە بۆی کە بتوانێت تەشخیصی ئەمراض بکە و بتوانێت تەشخیصی نەخۆشیەکان بکە ئەمە لەلایەکی ترەوە تاقیگای توێژینەوەی کشت و کاڵی ئیستا حالیان لەوەیە کە
افتتاحمان کردووەمانەوێت تاقیگاکە بەرەو ئاراستەیەکی جیهانی بەرین کە هەموو ئەوانەرە پێویستیانەی کە بریتە لە ئامێری بەرەمێنانی بنەتۆ و تەشخیصی بنەتۆ و نەقاوەتی بنەتۆ پیروتی ئەو بنەتوانەی کە هەیە لە ناو ئەو تاقیگایە کاری لەسەر بکەین ئەوەمان بیر نەچێکی لە خاڵە زۆر گرنگەکانەوە بوو کە ئێمە چەند ساڵێکی زۆرە داماوین بەدەست یاسایەکەوە کە نیمانە بۆ پەسەندکردن و پەسەندکردن و تۆمارکردنی بنەتۆ لە هەرێمی کوردستانە بۆ هەموو بنەتۆیە کە پێویست بۆ لە سنتەرەکانی توێژینەوەی هەرێمی کوردستانە تۆمار بکرێت یا هەر کۆمپانیایەک ویست بێتی بنەتۆیەک تۆمار بکە کە تەرزەکەی لەگەڵ ئەو هەوای هەرێمی کوردستان و لەگەڵ نەخۆشیەکان و لەگەڵ کواڵیتی هەرێمی لە جۆری کواڵیتی باش بێ لە هەرێمی کوردستانە پێویست بۆ ئێمە بە ڕۆتینێکی زۆر قاتلا بڕۆین بینێرینەوە بۆ بەغاو لە بەغالیژنەی بۆ ینی خەتاکە خۆمان یاسایەکمان نەبوو ئێستا خۆشبەختانە ئەم یاسایە خوێندنەوەی دووەمی لە لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان بۆ کراوە هەنگاوی جددی بۆ ئەنێن ئینشاڵڵا لەم نزیکانەیە کە ببێ بە یاسایەکی هەرێمی بۆ تۆمارکردن و پەسەندکردنی تۆوی باوەڕپێکرا و ئەو توانەی کە ئەو تەرزانەی کەەوە چی تەرزی سەوزە بێتی تەرزی میوە بێ لە هەرێمی کوردستانە پێویستەکات تۆمار بکرێت و تەنانەت گەرنتیش ئەدات بەو کۆمپانیانەی کە ئەیانەوێت کار لەم بوارەیە بکەن بۆ ئەوەی کە بتوان بۆ ماوەی 10 ساڵ ئەو تەرزە بە ناویەوە بمێنێت. کاگەی ڕزگاری خاڵیکەمێ باسکەم چکە تقریبن کاتم لەوە چێ ئەوە نەمابێ مەسلەی ئارت ئەوە بزان پەیوەندی بێەوە نییە پەیوەندی بۆ وەزارەتی بازرگانیەوە هەیە بەڵام دامەزراندنی بۆ نمونە ئاشەکان لە هەرێمی کوردستان ئەمەش پەیوەندی بێەوە نییە ئێوە توانن هاوکار بن لەگەڵ وەزارەتی بازرگانی بە دیاریکراوی بۆ چکە ئێستا زین مەسلەیە ها گرانبوونی نان و گرانبوونی ئاردووەمانش سەری هەڵداوە یخۆ ئارد و گەرمیژە لە چوارچەوەی ینی سامانی کشتتوکاڵیە ئێوە توانن چۆن هاوکار بن لەوە ئێمە هەر لە سەرهەڵدانی ئەزمەی گرانبوونی نان یەکێک بووین لە ئەندامانی ئەو تیمەی کە بەشدار بووین لە سەرئاستی ئەنجومەنی وەزیران بۆ چارەسەری ئەم گرفتە دیارە بەهۆی ئەو پرۆژەی کە ئێمە ئەتوانم بڵێن پرۆژەی بە بازارکردنی گەنم یەکێکە لە پرۆژە گرنگەکان و استراتیجەکان کە ئەتوانم بڵێم لەم چەند ڕۆژەی داهاتووە ڕۆژانە زیاد لە 600 تەن ئار دەخاتە بازارەوە ئەو یەکێ لەو کۆمپانیا زلهێزانەی کە بەرهەمی ئار دەخاتە بازارەوە کە ئەتوانم بڵێم ئەمە یەکێک لە چارەسەرەکانە ئەتوانێت بە ئاردەکەش کواڵیتی باشە ئێمە هەنگاومان نا لەگەڵ وەزارەتی لەگە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەڕێ سەرۆکی دیوان لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی بازرگانی وەزارەتی کارەبا بە مەبەستی چی پێشنیازەکانی خۆمان داوامان لە وەزارەتی دارایی کرد چی بکات بۆ ئەوەی کە بتوانین بەرهەمی ئارد لە بازارەکانی ئێمە ئەم پرۆژانە بتوانێت بە بازاری بکات زائیدەن ئەوە بوو ئێمە خۆشبەختانە وەزارەتی کارەباش تەرحی لە 120 کەمکردنەوەی نرخی کارەبای لەسەر سەموخان و فڕنەکان و ئەمانە کرد و ئەتوانم بڵێم وەزارەتی کشتتوکاڵ بەشدارێکی کارایی هەبوو لەوەی کە چارەسەری ئەم گرفتە بکات و لە هەموو گرانبوونی نرخەکانە وەزارەتی کشتتوکاڵ بەشداری کارایی هەبووە لە چارەسەری وشکە ساڵیە لەگەڵ وزارەتی شارەوانی ئێستا ئێمە تیمێکی هاوبەشمانەیە بۆ چارەسەری ئەم کێشەیە تیمەکە لەسەر ئاستی وەزارەتی کشتتوکاڵ و لەسەر ئاستی وزارەتی شارەوانی و لەسەر ئاستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیش و ئەتوانم بڵێم وەزارەتێکی ئاکتیڤ و هەنگاوی ئاکتیڤیشمان ناوە لەگەڵ وەزارەتی شارەوانی و هاوڕەکانمان لە وەزارەتی کارەبا و وەزارەتی شارەوانی فەرمانگەی هەماهەنگی و هەروەها دیوانی سەرۆکاتی حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەی وشکە کێشەی کەمبوونەوەی ئاو لە هەموو پارێزگارەکان و توانم بڵم پارێزگاکان شایەدی ئەوەن کە وەزارەتی کشتتوکاڵ هەموو هەفتەیەک لەگەڵ وزارەتی شارەوانیە بەردەوام سەرپەرشتی ئەو کۆبوونەوەوانە ئەکا بۆ ئەوەی کە بە زووترین کات ئێمە چارەسەری کێشەی بەنداوەکان و دراسی معالەجێ و بەنداوانەی کە تەواو نەبووە دروستکردنی پرۆژەکانی ئاودێری و کەمکردنەوەی ئەو گرفتانەی کە پەیوەندی بە مەسائلی سیستەمی ئاودێری و گیانی ئاو هەیە بۆ سەر باخەکان و بۆ سەر پرۆژە کشتتوکاڵەکان لەگەڵەوەشان لەسەر بابەتی ئاردیش بڵێ یەکێک بووین لە وەزارەتانەی کە پێشنگ بووین لە چارەسەری بەشێک لە کێشەکان و ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبوو ئێمە پەیوەندیەکە زۆرتر پەیوەندی بۆ وەزارەتی دارایی وەزارەتی بازرگانیەوە هەیە بەڵام ئێمە وەکو ئەوەی کەوا خاوەنی جوتیارین وەکوەوەی کە خاوەنی گەنم بین وەکوەوەی کە ئەتوانم بەداخەوە بڵێم ئەم ساڵ گەنم کەم بوو بە پێی پێویست ئەو کەمیەتی کە دیاری کرابوو لە سایلۆکان نەماتوانی وەری بگرین بە حکمی وشکە ساڵی و کێشە و گیرروگرفتی وشکە ساڵیەوە بەڵام لەگەڵەوەشدا ئەتوانین بڵین بەهۆی پرۆژەکەەوە لە داهاتووە کە دەورێکی کارای ئەبێت بۆەوەی کە وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ کەرتی تایبەت کە لە ئێستا لە گرێ بەستێکایە نرخی ئاردا بەزێنێت و بتوانێت
هاوسەنگیەک لە نرخی نانا دروست کات و ئەو گرانی کە هەیە نەبێنێت. دەستان خۆش بێ ینی ئەم هەنگاوە نامووی مای دڵخۆشیەوە جێگای پشتیوانیە سەرکەوتوب انشاءڵڵا لە داهاتووە یەک خاڵی بچووکماوە لەسەر پرۆژە یاساکەی ئەمڕۆ ئەوەیە ئێمە هەموو ئەو ڕێنمایانێکی ئێستا هەمواری ئەەکەینەوە چکە وزارەتی کشتتوکاڵ هەموو ڕێنمایەکانی هەموارەکاتەوە زائیدەن ئەم پرۆژە یاسایش کە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا مەبەستی سەرەکیمان هەلیکارە مەبەستی سەرەکیمان ئەوانەی کە دەرچوانی دانەمەزراون لە زانکۆ و پەیمانگا کشت و کاڵەکان و ئامادەیە کشت و کاڵەکان و ڤێتەنەریەکان و پەیمانگا ڤێتەنەریەکان ڕۆڵی سەرەکی ببینن وەکو دەستی کاری بەرەمهێنەر لە ناو پرۆژە کشت و کاڵەکان و سەرپەرشتی بەرهەمێکی تەندروست بکەن بۆیە لە هەموو ڕێنمایەکانمان ڕۆتینمان کەم کردوێتەوە هەوڵی ئەوەشمان ناوە سەرپەرشتیار ببێت بە ئەو کەسانەی کە ئەو دەرچوانەی کەوا دانەمەزراون وەکو هەنگاوێکی گرنگ بۆ هەلی کار بۆ دانەمەزراوانی دەرچوانی کۆلێژ و پەیمانگا و کشت و کاڵی ڤێتەنەریەکان. بە هیوای سەرکەوتنتان زۆر سپاس بۆ برای عزیزم کاک ڕزگار حەمەد ڕاوێژکار لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هێرێم کە لە سۆدۆ لەگەڵ سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.